من مامۆستا تارق ساڵح نووسەر و مامۆستای زانکۆ داوا لە هاوڵاتیان و هاونیشتمانیانم دەکەم کە پابەندی ڕێنماییەکانی وەزارەتی تەندروستی بن بەوەی کە دەزانین ئەمڕۆ پەتایەکی گوشندا سەرتاپای جیهانی گرتوێتەوە، ئەویش بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڤید-19 کە بۆتە پەتایەکی جیهانی و هەڕەشەیەکی جددی بۆ سەرجانی هاوڵاتیان. تکا دەکەم لە ماڵەکانی خۆتان بمێننەوە مەچونە دەرەوە بۆ ئەوەی کەمترین بەریەکەوتن هامشۆکردن دروست بێتن تا ئەم پەتایە و ئەم بارویۆخە بەڕێ دەکەین. دەمێکە گوتراوە خۆپاراستن باشترە لە چارەسەرکردن، ئەمیش بەوەی کە لە ماڵەکانی خۆمان بمێنینەوە و دەستەکانمان زوو بە ئاو و سابوون و دیتۆر بشۆین تاکو ئەم بارویۆخە بەڕێ دەکەین و دڵنیاش بن بنا بەخوا ئیشاڵڵا بە کەمترین زیان لێی دەردەچین. ئەم کاتتان باش، من تافان حەمەخان خاوەنی کۆمپانیای دیکۆرم. ئێمە و کارمەندەکانمان و هاوکارەکانمان بەکار بۆ مای 2 هەفتە هەموو کارەکانمان لە ماڵەوە جێبەجێ ئەکەین و لە ماڵەکانی خۆمانە ئەمێنینەوە بۆ پاراستنی گیانی خۆمان، خێزانەکانمان و هەموو کۆمەلگاکەشمان. تکایە ئەم 2 هەفتەیە بە هەمومان هاوکار بین لە پاراستنی کۆمەلگاکەمان و کارمەندانی تەندروستی و دکتۆرەکان کە لە سەنگەری پێشەوەی ئەم جەنگەیان دژ بە ڤایرۆسی کۆرۆنا. تکایە لە ماڵەکانتان بمێنەوە بۆ سەلامەتی هەمومان. سلااو و ڕێز دەستخۆشی بۆ حکومەتە هەرێما کوردستانê bû van rênmayên derkirîn ji bo parastin û silametiya me hemiya hêvîdarin ji xelkê xwe xweştivî em hemî pêk ve pêgîrî van rênman bikin ji bo parastin û silametiya me. Ez wekû siranbêjek min jî ahing û çalakiyên xwe yên helkefta Newrûzê li hemî Ewropa rawestandin ji bo silametî û parastina me hemiya. Xwedê Teala miletê me parêzit ji her nexweşiyek. سڵاتان لەبێ هاونیشتمانیانی خۆشەویست، وەک ئەزانن ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO پەتای کۆڕۆنای بە پەتایەکی پاندیمیک واتە جیهانی ناوبرد. لێرەوە داوا لە هەموو خەڵکی بە شەرەفی گەلی کوردستانەکەم لە پێناو پاراستنی خۆیان و ماڵ و مناڵ و کەس و کار و هەموو خەڵکی گەلی کوردستان پابەندی ڕێنمایە تەندروستیەکانی وەزارەتی تەندروستی بن، لە ماڵەکانی خۆیان بمێننەوە بۆ کاری زۆر پێویست نەبێ نەچنە دەرەوە، لە ماڵەکانمان ئەمێنینەوە لە پێناو ئەوەی لە ژیاندا بمێنینەوە. دکتۆر و شار مراد محەممەد، پزیشکی پلەبەندی قوربولوت و گوێ هەڵەبجێ شریت.